أنا وكاتان باش بيان باش بن دەبایە دوێنێ شەو هەندێک قسە و باس بکەم بەس هەندێک حاڵەت دێتە پێش نەکرا ڕۆباز لە فەزاعەتی ئاسایشێکی دەکەم یعنی بەجددی ئەوەی ڕوودا من دڵنیام ئەوە لە هەموو ئاسایشەکان هەیە و پارتی شەمان تاوانی لە کردیە هەمان دزی و گەندەڵی بەس ئێستا ئێمە زانیاریە کەتە بەدەست لەسەر یەکێتی لیوا هەڵکەوت تاعان لیوا هەڵکەوت و هەموو ئاسایش بزانن لەبەر هەندێک شت ئەگەنە ئیبەر لە 16 ئۆکتۆبر باسکەین والله مەگەر بەس ئەوە مزریمەکانی ئەنفال ویان کردبی ئەوی بەعس کردی ئەنگۆ بە زیادەوە لە بەرامبەر عەرەب و تورکمانتان بە ناوی کوردبوونەوە کرد بە ناوی کوردبوونەوە کرد باس ناکەین لە ئێستا ڕەنگی ڕۆژگارێک پێ باس بکەین تاوان بزر نابی وەکو کورد شەڕێکی قەومی واتان دروست کرد بە ناوی ئەوی کوردپەروەری عەرەبی سڤیل کورە بێ ڕەوشتینە یعنی بڕوا بکە ئیمامی خەتیبی عروبە تەتەوەر بکە من ئەوە بە نمونە باسەکەم ناوی بەرپرسەکە حەزی لە ژنەکەی کردی لەسەر گومبەتەکەی ئەوە گومبەتە گەورەکەی 20 مەتر بەرزە فڕی دایتە خوارە حەزی لە ژنەکەی کردیە بە کەڵەگای لەبەر چاوی خەڵک بڕۆ پرسن خەڵکێکی سڤیلتان کوشتیە ناچمە سەری بەس لەبەرەوەی عەرەبە بەس لەبەر ئەوەی هاوڕێیەکتان شەهید بۆ چستان کردیا من نایەمە سەری ئێستا بەس لە ئایندا ئەوە بەشەکە لە مێژووتان ئەوە کوردپەروەری نییە ئەنگۆ کورد و عەرەب و تورکمانتان لێ دەهەندە تێکدری بەردایە ئەوە دەبایە حکومڕانێکی جیا لە بەعس بکەن وەکو ئەوی ڕۆژ ئاوا کە دەبینی چ عەرەب و تورکمان و ئەوەیەک لەگەڵیان بەشدارن ئەنگۆ بێچەوانەوە ئێستا نەک عەرەب و تورکمانەکان کوردەکە شرێتان ناقایی لە بێنەوە کوردەکە کوردی کەرکووک بەشێکی ئەو ئاسایشە بوو کە ئەو تاوانەی کردیە هاوڕێیان شتیان گەلەگەلەگەل زۆر کردیە من ناکرێ باز بکەم گەلک ئەوەیە بەڵام بەڕاستی تاوانبارن ئەو گروپانەی ئاسایشی پارتی وێچێتی پارتی یعنی نمونەیەک ئەو محەممەد تەمیمی وەزیری تەربیە کۆن وەزیری تەختیتنی ئەڵێ 1700 بەس جبوری شوون بسرە یعنی چونە چێت تعریبەکانتان ئەوە کردیە دوای ئەوە ئوسلوبە بچن هەر لێی گەڕێ هاوڕێیان ئەمە دێن باسی هەڵکەوت دەکەین یەک لیوا هەڵکەوت کە بەرپرسە تاوان دەرێن لیوا هەڵکەوت زۆری پێ ناخۆشە بڵێ 19 ساڵە حاکمی لیوا هەڵکەوت یعنی چی پیاوەشکە نیە لەو کەرکووکە یەکێتی بفتە بەرپرسی ئاسایش لە 2003ەوە چیتەوە ئەوەیە ناشمێ بسمەسە باگراوندی هەژاریەکەت کە یەکەم جار چێ دائیرەی کوبی کوونەبووی ئەوە قەیدی ناگە بەس ئێستا دێمە سەمڵک و ماڵەکانیشت کە چت هەیە هاوڕێیان ئەوە 19 ساڵە 19 زۆر ڕقی لە وشەی 19کەیە ساڵەش تەقاعودی زیاد کردێەوە پارە لەبەرە زانی لە هاوڕێیان هەموو دەوائیرەکان هەموو مدیر شورتەوەکان یعنی مەسەڵەن 10 دەفتەر دەدەی بە 100 دەفتەر قازانجەکەی لە ساڵێکدا بزنزیە براکەم دەوائیر نابینی وەزارەت پەرلەمان چ پارەیەک دەکا هەمووی بوویتە بزنزی خزمەتگوزاری چی تجارەتە تجارەت هاوڕێیان من باسم کرد کە لیوا هەڵکەوت 18 خانێکی سلێمانی هەیە 18 پاسەوانی دانا یەکە شێکەر کوشێ 18 هەیە 18شی جەت فرتی پێ دەکا ڕەنگ بڵێن ئەوە لە ڕووی ئەمنیەوە بەس کاکەوە گەندەڵیشە بەس پێم بڵێ 18 لە ماڵی لۆ چییە 18 لە سلێمانی لۆ چیە لۆ چی نارێ سلێمانی ئەمینە ئەوە بەس ئەوەی کە دانرایە 18 لە کەرکووک لۆ چیە کە تو هیچ سڵاحیەتت نییە لە کەرکووچی 54 بەس پاسەوانی ئاشکرا کە هەیە هاوڕێن لە هەمووی نوکتەتر 4 سکرتێری هەیە ئەگەر هەڵکەوت دەرێ ڕازنیە بە ئەمناوەکانی پێ بڵێن عومەر و خەیام خوشکان و سۆزان تاوان هاوڕێم منە شتانم هەموو پێگوت بەداخەوە دەنگەکە ئەو بەرنامەی پێم تەزییر دەکرد ئەو دووەم بەرنامە دیدارە بەس دەنجوی دەرچووە دەنجی ئێمە دەرناچی ئەبێ لەمەودە دەست بە دوو تەلەفۆن بکەینەوە ئەمن ئێساکە بزانێت چەند بێئەتەکەیتشە ئەو هەڵکەوتە کورکاچی منە توزانی ئەمە هاوڵاتێکی بندەستین و بەو زمانە تەیرە چەندە گەورن کۆنەمە پیاوەکی ڕاستە کۆن پێشمەگە زای تەسلیم بیەوە ئێستا دێمە سەر ئەوە شت
لێمە چەند یعنی خۆتان پێ ڕقەمەجی گەورەی و لە وەز ئەو خەڵکە نگبەت و هەژارەتان کە تە بەردەستی وەکو ئاغا وەکو فیرعەونەک مامەڵە دەکەت چنا یعنی چار سکرتێری هەیە عومەر و خەیام خوشکان و سوزان سێ چایەتی هەیە بەناوی هەڵۆ ئیبراهیم بەختیار سێ کامیرەمانی هەیە شاهین شاه و محەممەد سێ کامیرەمانی لۆ چیە ئەڵۆ تو چی یعنی سێ کامیرەمانت هەیە بابە سەرۆک وەزیران یەقلی هەیە ئەی هاوار یەقلی هەیە ئەتو چی سێت هەیە چار چایەتی لۆ چییە هاوڕێیان لە هەمووی نوکتەتر لە هەمووی نوکتەتر 1800 ئەوەندە کارمەندان هەیە یەک بنای گەورەیان هەیە بەس پێم بڵێ هەڵۆ ئەو 1800 لە چییە هەر لە ژۆرەیان پەسی هەر هەمووی پڕ بکەی 1800 جێ نابتەوە هەمووی 150 کەس دەوام دەکات بنکەچیان لە قەرە هەنزیر هەیە هەمە حاصل کە ناوێری بستەوە کەرکوچێ دەرەسی چ لە شتێدایە ئاو بینەوە دەست بشۆ 1800 کارمەندت لەدە چێ بوو ئەمووی پارەیان دەخۆن و تجارەت دەکەن ئێستا دێمە سەرتەن یەک بێک ئەتوورێ 19 ساڵ حاکم بی چار چایەتی تەبی سێ چایەتی تەبی چار سکرتێرت هەبی چار سیارەشی داوە پێیان کەچی زوڵباتی گەورە هەیە لە کنیان لەبەر ئەوەی تەسلیمیان نابینایتە بەنمونە سێ ئەوە کامیرەمانی کوربابێ من چاوەکەم وەڵڵە ئێستا ئۆباما سەی نەبووە سەرۆکوەزیرانی مەچ قلۆکەچی هەیە بە قوربان ئەتو چی سێت هەیە هیچ چالاکیشتان نییە هاوڕێیان ئەو مولکانەی کە زاندرایە دیارە من هەمووی ئەوە زانیاریە لۆم دێ ئەو مەرجیش نییە 100% بێ چکوها ئاسایش و پاراستن و زانیاری هیچ خەبەرێکیان 100% نییە هەوانیش هەمووی زانیاری بەس ئەو زانیارە هەڵقوڵاوی ناو ئاسایشە هەر ئەوەندەت پێدرم ئەزام دێنێ زۆر شەوەش ببووە هەڵکەوتووە هەمووتان تەعقیبتان دەکرد چێ و چێ نییە و چێ دژیمێ و هەر فکرتان لەوە هەندێ دەڕە فکرتان لەوە ناڕۆ لەبەرەوەی تاوانتان کردیە خەڵکێ وجدانی دەزوڵێ هاوڕێیان بەزیخانەی شەهبازی هەیە لەکن حەمام ساحای وڵی نازام ئەو شوێنەکەی حەمام ساحای ئازادی شتە چیوێ ئەوە بزانم ڕیزی دوکانی هەیە لە خوار نەخۆشخانەی ئازادی گەرازێکی گەورەی هەیە لە شارە ئەتوبا گەراز ڕزگاری ڤیلاج هەیە لە کەرکووک تەجاوزە ئەوە لە گەڕەش تەپەی بەخۆوە کاکەمەند و ئەوانە وتیان تەجاوز بوو تاپۆشیان کرد و کەسیش نەوێرە لەبان گردەکە سلێمانی لای ئەوەی مەزرعە چیرەکە شێخ جەعفەری دوو لە ڤیلاگانی قەیوان دوو شقەی هەیە لە گوندی ئەڵمانیش قڵەکی هەیە و ئافرەتەکی لێدان لیوە هەڵکەوت دەنگۆی زۆر هەیە من بە دواتچونم کە زۆربەی ئەوە کە لەو گروپە بووە تەسلیم بوویتەوە لەگەر قایر مەمری ڕزگار تەپا شێرە موەفەری تەسلیم بیتوان دەک بازەوە دەکەم ماوەک لە مەنزومەش بووە بەعسی بووە ئەوە دەبێ قسەک ئەمن ئەلەوەی 100 دقیق نیم هەرچەندە بە منیان گوت بێمنەت بە تەسلیم بووینەوە لە 88 لە دوای ئەنفال ئیتر تاوانیشیان کردی بەزە من دقیق نیم لەوەی هاوڕێیان ئەوە بەشک لە ئەوەی تەماشا چەند بێتەکێت من هەر من چەند بێ ئەوە دەنجی من دەرنەچی لە هەمووی دوو پرسیارە و پرسیار نییە پرسیار بە پرسیار کەوتەواو هیچ پەیوەندیت بە منەوە نییە دوو کەسە سێ کەسە 100 کەسە دۆ قچیە حەقەتی ئەو پرسیاراکەی فێرم زمان درێژیە بوونە کورە دەباسە دەی هیچ پەیوەندی بە تۆ نییە سلوبی ئینسانەکە یەک قسەتەکێتی کاکەنگە خۆتان پێچێ فێرعەونە ئەمە پاڤێلی ئاغات مەسروری ئاغاتان مەسعود بارزانی و تاڵەبان لایمە ئینسانن و بۆ خزمەت دەبی ئیش بکە نابی ئەو زمانە بێ ئەدەبیان هەبی وا خۆ لە خەڵک تووڕەکەی باش ئەو لەەوە خۆ لە ڕۆژنامە نووسە گووا تووڕە دەکەی بێ لەگە خەڵکەچی هەژاری نەکبەت چۆن مامەڵە بکەن ئەی ئەگە تاوانبارێکتان کەتە بەردەست چۆن مامەڵە دەکەن کورکاچی من پلەبوون کاتیە ئەو زمانە پیسەی وا خۆی تووڕە دەکات لەگەر ئێمەش ئەوم بۆیە بڵاو دەکەمەوە بەداخەوە دەنگکەی من دەرناچی لەگەری پسرە
دنجي من درناسي بس دنجي أو برنامج هبو لا أو نعزم لا من إسها دو برنامج كردين لقى السليمة كاش كردم هماش لكن هم لو بلاو دكرم زعم تسمبي قلت يا بس فير بهالكوت سيري خود ما كم ديري آسايش هزاري وكم بتوم ديري آسايش لكينا قال تزار أجر أبو زمان قصبك وزور دوسيت معها بالرواب كوا من دايم ساعات كشر دكم دوسيك فريدم احتياط دادني ما كنت دمعت ومخزن حاوري أمتينا ناو كيسشكا بريم أوشكا بسم أوا بربرسي هم قاصوا أنا كان عادل فخر الدين قلية خزمتي هاو تمانيتي برادريتي كل في كلها أوا كرشين عيشة هو تعيني كديا تابراي هي تعيني كديا علي بشكو أكو محمد شش عموزاي هي تعيني كديا بارحال تلكز لمي مجزع خوشكون عالم تعيني كديا دعا مشناك تلكز بس قوتي أو خلقي درجي بس قوتي أو خلقي هاي العيب درجي شيروان براي فرهات بالشرف برادرك دي قلت أو فرهاد استخاوني $1 مليون قراوش كرزمانا هذا درك يعني لو كنا عندك لو كنا يعني هنا هم ويش ببارة ده بازا 20 دفتري أنا 23 دفتري ده أوجي عيتها أو يعني زور سيرة جورترين عقوبة لا دانا لو كنا ولا دانا لو كنا لو كنا هر عندي أو ساكسازي بافيل وقباد ومسرور ومسعود أجر ها برحال شيروان براي فرهات لقى سمكوي براي وانا همولا اسايشن سمكو شيروان تيم دقي او دو براي لاوروبا بناوي سالارو هيوا دا اوروبانا موسيانا اسايش اوروبانا جناكي سمكوي اوي هي مسؤولي داري جناكي تا انكت أقولين مثلا ذاتية دوك سيدي هجك سيدي هجدا بس أول لا هم يكرو خوشتر هاور يعني أو زونو بتاع 1800 أون ده يعني هي كارمن ده يعني هي يك بارجا خوي بقولي زي 100 كسيدة خوي بقولي 100 كسيدة بس بينبري هالكوتو أو هم أزايشة أو هم نفرية شدادني غسان أو عربة درين أو حجنا فريه لو طلع درايج 500,000 بارا وردقري لا أو كان أميد سليم أو دوين التلفون كنت عليه والله من لبومني قصك لو أوامرني كاتش من أتو دزي أتو قندالي لسرة يعني تين أبوتان يعني أو مسؤولي أمني مو نابين هنين تي كاتش من يقحبا أتو أنا هموني إنتان كشفكا أنقول 1000 دزيدة كان بنايو أمنيت معني كرا أمنيت سوق والله تتام ويران كرتو الشرق كردو عربو تركمان 1000 تاوان تانكر هم بونا مليونير نهني نهني أمني أويا كاس نزاني أمن أقدر تانوي ديان فضاعة السكستان وباسك باسك ما قبيسك أنهن يك أفردت وأنا هموني إني كان تانكشفكا عميد سليم ذاتي إدارة دوكا سهج ديدانا تصفر راز أخوة يو عميد سليم علم برادش نخوشي دلوني هبو ما نعلن شيت بس تعيني كدي وتقاعدي كدي وعصتي أون ده هزاري ببلاي مفوز درجيك شيروان أو لان جروزة سيارة نسانا كي مالباند تسليك قلت والله عش بردي هاي قرم ساخ أدي باري كوميتاي آسايش 3 سال هموت خواديا 3 سال ورا سليمو هالقد ورا بخلق بلين همو مانجر 10,000 خوايا 5 لبودي ل 1800 كسي ورا جنسي لك لوتستانا همو مانجر 8 مليون بسروا باري خرده كنوا 8 مليون بسروا كرجاش دولمنت ورده جرن ورتان كتير داخلي دولة ببارا استيصلوا تان بعض كم كرجاش كان تشيبونا كريجاش سيد تاهير مستشار بوا كراكينا يقول بس صار دفتر
برازای خاڵە جەبار کوڕی سابیرە کاروان ئەوانە حەسەن ئەوە دەڵاڵی بەعز بۆ لە سەیتەریەکان باشە کاک سەلیم وەرە دەوەرە بە خەڵک بڵێ بە خەڵک بڵێ بابی تو بە چ شەید باشە بە چ شەید بۆ شەیدانە دووەگرتیە و تۆمارتان کردیە بەس بە من بڵێ بە خەڵک بڵێ بۆ برە تەلەفۆنە ئارێ وەڵا هەموومان جێ بورهان سەلیم هەڵکەوت ئەوە پارە وەرەگرن ئەو ئەمی سەلیمە لە 2006 ئەویش کورە خۆ لە کوردستان ئەوی کورسێکی گرت بەرنادە ها بەرنادە لە 2006ەوە مەسئولی ئیدارە و ئەوە یەکت شەم مالیە ئەوی باسم کرد شتەشکە هاوڕێیان فرۆشتنی هەویەی ئاسایش بە کوڕە دەوڵەمەندەکان بە کوڕە دەوڵەمەندەکان فرۆشتن پێیان دەفرۆشن بە کۆمەڵێک دەوڵەمەند تا حیمای خۆیان پێ بکەن تا حیمای خۆیان پێ بکەن یەک دقا ئەوەتە ئێستا ئەوانیش وەردەگری ئارێ وەڵا حەمە ڕیشە حاجی محەممەدە درێژ محامی نەوزاد دانای ئەبوزێت ئەوانە هەویان دانی بە چەند دەفتەری دەوام ناکەن معاشەکانیشان وەرەگرن هەویەکەس چییە هەوی ئاساییشانەکەنە کەس قسەیان لەگەڵ ناکاتن هەتا کەس قسەیان نەکەن کۆمەڵک زوڵباتیان هەبووە لە ئاسایش لە ئەوروپان هەمووی قامەی ئەوروپا معاشەکانیان گرت سابیر نورەدین شەماڵ ئارین محەممەد باشە هەموو ئەوانە ئەوەیە لە هەمووی خۆشتر کورە هاوڕێیان بە شەرەف هەندێک شتیان باس کرد زۆر کارە ساتە کورە چەتۆ چت کردیە کافر چت کردیە وەرە پێم برێ مەسیحیە لەو کوشت بەس دە بۆ زۆر شتەکەی ناوەکەت پێ بڵێم دێمە سەری دێمە سەرتان ڕۆژەک ئەو چەتۆ کاکە خان تەسەوڕ کە 170 دسمی ئیش ناکە سە عەرەبانەیە 400 کارمەندی لەبەردەستە دەزانێ و بەجینایەتی ئەویش گەلێک 90 ساڵە وەزان چەند ساڵە لەسەرە بەرحاڵ دەقیق نیم 400 کارمەندی لەدەستەوە عەرەبانەی دەڕوا مجریمی و چ خۆت نییە چەتۆ ئەو مەسیحیەت لەو کوشت بێمە سەری ناوەکەی بەبێ ئاهان بڵێم 170 ئیش ناکە 400 سێ بەنزینخانە هەیە هۆز 1 2 3 کاک چەتۆ ئەی چاوت دەخۆم وەرە هەمە حاصل وەرە تو لۆ ناوێری بچۆ کەرکوچێ بەخۆ بەسم کۆی ئەو کوڕی پارتیتان بە ئوتی سوستان سێ ڕسمی مەلا مستەفایە کاک خۆ یعنی ئینسان ئەگە ململانێ لەگە پارتیش بکات لەگەر هەر عەرەبیش بکات شۆڤینیش کە دەبێت ئینسانیەتی تێدا بمێنێتەوە ئەی هاوار لەگە داعشیش نەک پارتی خۆ ناکرێ واوەعش بی کورە بەعز ئەنگۆی دەگرت پێشمەرگە دەیگرت بەو شێوەی نەدەکرد هەی بێویژدان یان دەیکرد تا ئەو دەمی ئەو دوایەوەکەوەچی بەستان کرد فەرقتان چیا وەرە هەمە حاصل و ناوێری بچیەوە ئەوە لە ترسی تورکمانەکانە ئەو قازان چێکانە یان سوبیەکانە تەزعان محەممەد تەمیمی باسی کرد یاوەز ئەو گوتم وەزیری تەربیەی کۆنەوە 1700 بەس جبور ئەو بووە لۆ نارێ بە کوردایەتی پێمان نافرۆشیوە بە شەرەف سێ بەشیان ئەوانە لە بە ژن و پارە و ئەو شتانە بە ناویان کەتینە کوردایەتی بە کوردایەتیش بە خەڵک دەفرۆشنەوە کورنگۆتان لە کوردان کردبوو هاوڕێیان من ئەوانم دی یعنی لەو دائیرەی هەڵکەوتی بڕۆن تاقیب کوڕی مستەشارەکان بە پێش خەڵکە هەژار و تێکۆشەرەکان یەکێ تیشکەتینە بە پارە سەیتەرا ئەو بەڕازەوە باسی زرارم نەکرد لە سەیتەرەی زراریاندانایە لە مەبەینی دووشیوان و تەقتەق و کەرکوچێ مەسەڵەن دەڵێن 50 بەرەق بێت چاری لەوە ئاسایش و لەوە سمکۆ و برای فەرهادی و شێروان و هەڵکەوت و ئەوانەیە دووتان بەوە بێتن ماسی بێ 500 کیلۆی لێ دەرجێتنەوە ئەن شریک بڕۆ پاڤل تاڵەوانی بزانن ناو ئاسایش کرا ئاسایش زۆر گرنگە ئەمنیەت ئێستا ئەو وڵاتە لەسەر ئەمنیەت ڕاوەستایە ئەمنیەتی سوید سەفرە وەزعی زۆر خراپە وڵاتەکەی وێران بووە ئێستاکە لە ئێستاکەدا ئەو مافیاکان زۆر بەهێز بوونە کوشتن زۆر بووە دزی زۆر بووە قەستە زۆر گرنگە هەموو بناوی وەرە بڕۆ چ فەوزایەکە وەرە بڕۆ پاڤل بڕۆ بزانێت چ فەوزایەکی ئەخلاقی لە ناویان هەیە چەند هەندێکیان هەیە کومل پام بووینە من هەر ئەوەندە دەڵێم
وەرە بڕۆ بپرسە بزانە ئەوانە لۆ خەڵکییان کوشتە لە ئاکۆتانۆ کوشت سمکۆ شێروان و فەرهاد لۆ ئاکۆتان کوشت زۆر شتێ زۆر ئەگەر باس بکەم دێمە سەری ئەگەر پێویستی کرد ئەگەر چکۆم دایم سعات احتیاط دادرێن واللهی ئەو جارێ بێم ئیبەر لە 16 ئۆکتۆبەر سەدان تاوانتان باز دەکەم بەس لە بە خاتری هەندێک شتی کوردایەتی نامەوێ ببمە بەڵگەیەک لەسەر ئەوەی کە کورد ئەوەی کردیە بەڵام واللهی شایستە ئەو جەری هەر باز دەکەین سوود ڕەنگ دەیان تاوانتان لەو کەرکووکە کردیە وێنەیەکتان پیشاندایە کوردی خۆمانە تەلەڤیزیۆن دەرێ نامانەوێوانە بگەڕێنەوە دۆ نارن خائینن ئەزمونێکی وا سەخیفتان پیشاندا وا جەریمە بەشی هەرە گەورەی ئاسایشە لەو تاوانە کورەیان گوت ئاسایش بوو کەسان دەبرێ لە ئەمنەکانی بەعس خەتەرتر بوو هاوڕێیان ئەوە بەشەکە لە هیوام لێرە ڕابۆستی ئەگەر ڕانەوەستە هەڵکەوت دێم ورتریش باس دەکەم شتی کە زۆر لەسەر یەک بەیەکتان گەندەڵی وچ خۆرێ سەدا هەیە هەمووتان مەجموعەیەکتان بندیوار هەیە پارەیان وەرەگرن تجارەت دزی و تاڵانی کورە بەنزیخانە کورە نازانم نەفەر بەردان ئەو شێرکۆیەکە شێرکۆ دەرێن دایانگو ئەی بەکنی دابچی شێرکۆ فاتحات نازەم چییە پارەی لێوەگرتێت دەیان داعشیان بەردایە بە پارە بڕۆ بابل تحقیق لەو ئەمنیەت زۆر گرنگە ئەمنیەت زۆر گرنگە بڕۆ تحقیق لەو ئاسایشە فەوزایەت کە و دوو ئەو دەمو چاوانە بگۆڕە خزمەتی کوردیان کردیە هەزار تاوانیشیان کردیە باشترین نمونە ئەوە دەبینی خەڵکی کەرکووک تەمەنای گەڕانەوەتان نەکات سێ بەشی خەڵکی کەرکوو لەبەر ئەوەی ئەوەندە تاوان و دزی و شتان لەو شارەی کرد دێنێ وڵاتان ئەگەر پێویستی کرد کاتەش خۆش